بەپێی نوێترین هەواڵیش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ئاگاهی داوە کە لەوانەیە لەشکری وڵاتەکەی بچێتە ناو سووریاوە بە مەبەستی وەک دەڵێ ڕاگررتنی هێرشە ڕۆکێتیەکانی دەوڵەتی ئیسلامی. بەڵام ڕەخنەگران دەڵێن مەبەستە ڕاستەقینەکەی ئەردۆغان لەم نردنی لەشکرە بۆ سووریا بە ئامانجکردنی هێزە کوردیەکانی سووریایە. شارەزا ئاگاهی دەدەن سەبارەت بە ئاڵۆزبوونی زیاتری ڕەوشەکە لە ناوچەکەدا. هاوکات هاوپەیمانێتی بە سەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کار لەسەر تێکشکاندنی ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی دەکات و هەروەهاش ڕێگەگرتن لە دڕندایەتی ئەم ڕێکخراوە. بەڵام ئێستا نیگەرانی هەن کە ئەم کار و هەوڵانە ڕوبەڕووی گرفت و تەگەرە ببنەوە بەهۆی کێشە ناوخۆیەکانی وڵاتانەوە وەک ئەو کێشە و پشێویە سیاسیانەی لە عێراق و لە تورکیاشدا هەن. خۆپیشاندەران ڕژانە ناوچەی گرینزۆنی بەغدا وەک دەڵێن بەوەی شکستی سیاسەکانی عێراقەوە بووە چونکە نەیانتوانیوە ئەو سیستمە ڕیفۆرم بکەن کە بە سیستمێکی گەندەڵ ناودێری دەکەن. یان کوبش نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بە ئەنجومەنی ئاسایشی UN دەڵێت ئەم جێرە شێوێنیە سیاسی عێراق لەو جۆرەیە تەنها خزمەت بە دوژمنانی عێراق دەکا بە تایبەتیش دەوڵەتی ئیسلامی. شیکەرەوە لەو بڕوایەدان بەدەنگەوە چوونی حکوومەتی وڵاتەکە دەشێت هەنگاوی سەرەکی بێ بۆ سەقامگیریەکی درێژخایەن. بەگشتی لە وڵاتانەدا یاخیبوون و جومجۆڵی تیرۆریستی بۆ ئاستە نابینین کە حکوومەتەکانی داوا و پێداویستەکانی گەلەکانیان بەجێدەگەیەنن. لە ئێستاشدا باز لەوە دەکرێت هەوڵە لەشکریەکانی بەسەرکردایەتی ئەمریکان بۆ تێکشکاندنی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لەوانەیە بەرەنجامی سنوورداری هەبێت. بەڕاستی هۆکارەکانی پەرسەندنی ڕادیکالیزم لە ڕێگوڕیشەوە هەڵناکێشین لە عێراقدا ئەگەر سەودا لەگەڵ داواکانی خۆپیشاندەراندا نەکەین. وەک دەڵێن حکوومەتی عێراق گەندەڵ و بێتوانایە و ناشتوانێت خزمەت گوزاریە بنچینیەکان دابین بکات. پرۆژەکانی سەرۆکوەزیری عێراق بۆ بەجێگەیاندنی داواکانی خۆپیشاندەران لە پەرلەمانی وڵاتەکەدا دووچاری ئاوۆزی بوون چونکە تێکڕاییەک نییە لەسەری. زۆرێکیش لە پەرلەمانتارانی عێراقی دان دەنێن بە ترسناکی ڕەوشەکەدا. پێم وایە گەلی عێراق بەردەوام دەبێت لە خۆپیشاندان تا چاکسازیەکان دەکرێت بەردەوام دەبین لەم پرۆژە ڕیفۆرمەدا لە پێناو ڕزگارکردنی وڵاتەکە دەنا عێراق لە مەترسیەکی گەورەدایە. دەست لە کارکێشانەوە لە ناکاوەکەی ئەحمەد داودۆغڵوی سەرۆکوەزیریش وەها دەکا ئەمریکا یەکێک لە هاوپەیمانە سەرەکیەکانی لە تورکیادا لە دەست بدات. ئەمە شتەکانی ئاڵۆز کردووە چکە داودۆغڵۆ لە واشنگتۆن زۆر ناسراوە چەندان ساڵە ئەندازیاری سیاسەتی دەرەوەی تورکیایە. تورکیای ئەندامی ناتۆ پێشتر دوودڵ بۆلەوەی بەشداری لە هاوپەیمانێتی بە سەرکردایەتی ئەمریکادا بکات دژی دەوڵەتی ئیسلامی و ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بووەوە بەهۆی ئەوەی کارێکی ئەوتۆ ناکا بۆ پاراستنی سنوورەکانی و ڕێگەگرتن لە توچۆکردنی تێرۆریستانی داعش. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەمریکا کاریگەریەکی کەمی هەیە لە سیاسەتی ناوخۆیی تورکیادا وەک ئاماژەیەک بە دۆسیەکەی داودۆغڵو. هەرچۆنێک بێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەو بڕوایەدایە تورکیا وەک هاوبەشێکی بەهێز دەمێنێتەوە لە هاوپەیمانێتی دژی دەوڵەتی ئیسلامی. تورکیا بەبێ ئاگانیە لەو مەترسیەی ڕوبەڕوو دەبێتەوە لە ناو وڵاتەکەی و لە سنوورەکانیشەوە. نیگەرانی سەرەکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەردوو وڵاتدا وەک شیکەرەوە دەڵێن پاراستنی هاوسەنگیە لە نێوان ڕەخساندنی پشتیوانی بە شێوەیەک بە دەستێوەردان لێک نەدرێتەوە.